دەسەڵات خەریکی خۆڕێخستنە بۆ یەکەم زاریش دوای هەڵبژاردن دوو دەست پێشخەری بۆ یەکریزی ئۆپۆزیسیۆن دەخرێتە ڕوو. هەوڵەکانی پارتی و یەکەتی بۆ پێکێنانی حکوومەت درێژەی هەیە، ئەگەرچی هێشتا نەگەیشتوونەتە ئەنجام، بەڵام درێژەدان بە کۆبوونەوەکان ئاماژەی نزیکبوونەوەن لە یەکتر، بانیازیشن لە هەڵبژاردننی داهاتووی عێراق لە ناوچە دابراوەکان بەیەک لیزدا بەزن. لە بەرامبەردا هێشتا ئۆپۆزیسیۆن لە ناو خۆیاندا پەرت و بڵاون، ئەگەرچی ئێستا دوو پرۆژە بۆ یەخستنی ئۆپۆزیسیۆنیش گەڵاڵە کراوە. دوێنێنەوەی نوێ لەسەر زاری سەرۆکی حیزبەکە ڕایگەیان بۆ دروستکردنی بەرەی ناڕازی دەرگایان بۆ هەموو لایەک جگە لە پارتی و یەکێتی کراوەیە. ئەمەش وەک ئاماژەیەک بۆ کاری پێکەوەی لە خولی شەشەمی پەرلەمانی کوردستان، هەروەها دروستکردنی هاوپەیمانی بۆ هەڵبژاردننی پەرلەمانی عێراق. لەلایەکی دیکە لاهور شێخ جەنگی سەرۆکی بەرەی گەل لە دوو ڕۆژی ڕابردوو لەگەڵ کۆمەڵی دادگەری و یەکگرتووی ئیسلامی کۆبۆتەوە بە پێی زانیاری ستاندەر ئامانجی ئەویش دروستکردنی یەک لیستیە بۆ هەڵبژاردن. پێشتریش چەند جارێک دەستگای ستاندەر لە بۆنەی جیاجیا یەکریزی ئۆپۆزیسیۆن و دروستکردنی بەرە بە تاکە ڕێگای دروستی بەردەمبەرەی ناڕازی زانیوە. جگە لە دەست پێشخەری بۆ لایەنە جیاجیەکان چەندین توێژینەوەی بۆ بەرچاوڕوونی ئۆپۆزیسیۆنیش بڵاو کردوتەوە. ئێستاش پشتیوانی ئەو هەوڵانە دەکات کە لەم بارەیەوە خراونەتە گەر بۆ ئەم مەبەستەش لە چەندین ئاست هەوڵەکانیان دەست پێ کردووە.